پێویستم بووە بۆ مەشینەکەی بگۆڕمتر لەلایەن کارزگارەوە و بزوێنەری بۆ نارم و زۆر سوپاسی دەکەم. یعنی جگە لە هەولێر ئەگەر لە سلێمانی شکەستت مەچینەی گوێ هەر بۆی دەنێری بەس ئەو کەسەی پێویست بێ بەڵام ئەوەی لەو کاتێک کە هەم بێ دڵنیا بە قەت کەس دەبیری ناکەم. ئەمە ئەو بزوێنەرەیە کە لە شاری هەولێرەوە گەشتۆتە شاری سلێمانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەحمەد شەمزینی پەیامنێری هەولێری 1964 باسی لەوە کرد کە وەستا ڕزگار هەیە لە شاری هەولێر بزوێنەر دەدات بە ئەو کەسانی کە پێویستیان پێێتی بە دیاری گاڵ کەسێکی خەرخوازە لێرە وەستا محەممەدی لە یەکە بزوێنەرەکەی وەرگرت وەستا محەممەد سڵاو لێبێ ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆ کەسانەکەن کە پێویستیان بە پارچێژی ئۆتۆمبیلە کە وەستا ڕزگار لێەوە ئینێریە. ئەمە حتمما لە شاری هەولێری خۆشەویست هاتووە لەلایەن وەستا ڕزگارەوە ڕۆژانە زۆر بزوێنەرە کاتە خەڵات و دیاری و بۆ کەسانی کە مستحقن بە مەبەستی ناردنی بۆ سێرفسەکەی ئەمەش بۆی کە فەحسی بۆ بکەین کە ئەو ئۆتۆمبیلە دێ بۆ ئێرە مستحق ئەو بزوێنەرەی پێ بدرێ یاخود مستحق نییە ئێمەش فەحسێکی بۆ کە مستحق نەبوو بەڵێ ڕۆژانە شتی وا هەیە ئەڵێ مستحقم بەڵام لە هەواقع عبیرکەیتەوە کابرا مستحق نییە لەبەرێ هەم بزوێنەرەکەی مەزوتە و هەمیش خۆی پێویستی بۆ شتە نییە بەڵام دێ بەناوەی ئەوەی کە بۆم بگۆڕنی ئەمەش فەحسی بۆ دەکەین و دەڵێن وەستا ڕزگار ئەمە پێویستێتی یا مستحق یا مستحق نییە. ئەم بزوێنەر کە هاتووە بۆ ئۆتۆمبیلە هاتووە پێویستی بێت ئێمە بەڵێ بە تاکی دەمە پێویست سەرفێکی زۆری هەیە سەڵتی ناخۆشە ئەدمانسێکی زۆری هەیە لێ بۆ تۆ پێویستەکە بۆی بگۆڕێ. دۆستان بەڕێستان کاگا سڵاو لێبێ بزوێنەرەکە و گەیشت لێرەوە چ پەیامێکە هەیە بۆ وەستا ڕزگار. کاکە ڕێز و سڵامەیە بۆ کارزگار زۆر سوپاسی دەکەم و هیوادارم نمونەی زۆر بۆ هەموو کوردستان. دا چەندێک پێویستە بم بزوێنەرە بوو تۆ؟ ڕای پێویستم بووە بۆ مەشینەکەی بگۆڕمتر لەلایەن کارزگارەوە و بزوێنەری بۆ نارم و زۆر سوپاسی دەکەم. ئەم ئۆتۆمبیلە توانێت بژێوی ژیانی تۆ دابیم کە هیچ دەخلێکی ترێ هەیە بێزگە لەمە؟ نەوەڵای دەخلی ترم نییە زۆر باشیش نیم نەوەڵا. کاری تەکسی چۆنە ئێستا وەزع چۆنە بەگشتی؟ وەڵای وەز بە ئام خراپە. خراپەیش؟ ئەلە خراپە بەڵە بۆی بەنزینەوە بەنزینیش گرانە. گرانە؟ بەڵێ. چ جۆرە بەنزینێکەکەی ئۆتۆمبیلەکە تۆ؟ نۆرماڵ. نۆرماڵیتیەکەی؟ بەڵێ. ئەی وەکو بەنزین لێو هەرزانترتان دەست ناکەوێت ئێوە؟ هەیە بۆ سارە خراپە. بۆ سارە خراپە؟ بەڵێ. بۆ نمونە ئەگەر جاران ئیشکردن چۆن بوو لە چاو ئێستایە؟ بۆ چەند ساڵە لەمەوبەر؟ جاران باشتر بوو لە ئێستا. بۆ لە ڕۆژگا چەندی پێیاکە تەکسیەک؟ تەکسی ئێستا بۆی بەنزین دەوێت نیوە بە بەنزین. بەڵێ. چی ئەو شێوەی وەستا ڕزگار و ئەوان چ پەیامێکە هەیە بۆیان کاتێک کەسانێکی دڵباشن دیاریە بەخشن چیان پێڵێ؟ وڵایی زۆر سوپاسیان دەکەم و هیوادارم نمونەیان زۆر بێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوی کە گوێبیستی بوون ئەمە تایبەتە بە بەخشینی بزوێنەرێک. ئەو شێوەکانی وەستا ڕزگار و چەندانی دیکە لەم نیشتیمانەیە چاوێن لە کەسانی دەوروبەریانە هەنەوێت ئەوەی کە هەیەە لێ ببەخشن بۆیە بەردام وەقسەیەکرێکە ماڵ بە بەخشین کەم ناکات وێت کاتێت تۆ دڵی کەسێک خۆشەکەیت خۆش دڵی تۆ خۆشەکە ئینشەڵڵا.